بله تماشاوان نیجا دادگاه بریار دایا لی بریار د برجواندیا جودکارن عرب دایا جودکارن کردی دبیجن چجی بکن ام وان زویان برنادن ام دستشی برنادن ام جوان درنا کفن نهامی بچنا جم پاريزر جودکارن عرب برز معد زها لسروي برسكريكا جودكارين جندين حليوة وتبسوزي أمي بيرا باخ فندم باش بريس تبخير هاتي روداوي دادگه بریار دایا د درباره و پرسا زویان ده و بریار جی د برجواندیا جودکارین عرب ده چاوا جودکارین عرب کاریبون لدادگه ها پیدا چونه دوزن زویان د برجواندیا خود یکالی بکن چه بلگه اینوان هبون؟ همو بلجين جودكارن عرب راستن وصالة 1966 دركاتنا لغور ياسايا تشاندنيه صالة 1958 همو اف بلجا راستن وياساينا وت برزغريك تدا تننا دادگه بريارك درخست درباره جوتيارن كردان سال 2014 وان بريارك بر جودكارن كرد دستانين سرزوين جودكارن عرب فصدرت قرارات باتة وصول مصادقة المحكمة للتمييز الاتحادية دادگاه بريار دا لدادگاه فدرالي وجيب كرنا ويما واحنا ماشيين بهاي اجراءات ام بويا كيد مشن وان شاء الله لغور ياساي لی بری 1960 او زوی ای کبون برس عربان د 60 دل سرناوی خود تومار کرنه لی بری 60 تو بلگه هنه کو یوان بخوابونه للعرب هذه عزيزي برزم لا نخير نبو تو بلگه نینن بلغنا مكان هي لصالي 1961 هي كلا سدمي عبد الكريم قاسم دركراو بيو ياساي بو چاكسازي كشتوكال دركراو بو همو كومالغم ولا زاخو هتا فاو هموي جبجه كرا او ياساي بو وقرانوي ما بو جوتيار او خلشي رسني او شاربون او ناوچاني كك شي لسرا ناوي ابو الصباحه بله بو دقرتو بناونا كي دقرتو بو بيري او كساني كلبينستا وقريبستكان كاران بەڵام برایانی کورد خەڵکی تەپە سەوزە دوای 2014 پشتیان بە مادەی 140 بەستووە کە مادەشی دەستورە بەڵام ئەو گۆڕانکاری دیمۆگرافیی کە ڕوویداوە لە دوای ساڵی 1986 ڕوویداوە ئەوان ئەو عەرەبانە عەرەبی هاوردە نین بەڵکو ڕەسەنی خەڵکی ڕەسەنی ئەو ناوچێن بەر لە ساڵی 1970ەوە لەوێن بله تاپوی وان زویان یه کرداجی نینن برس تاپوی کرداجی نینن گلو 1920 کە سەرژمێری کراوە ئەگەر بەڵگەنامەیان هەبوو بێت دادگا لە بەرژەوەندی ئەوان بڕیاری دەدا هیچ بەڵگەنامەیەکی فەرمیان نەهێناوە هیچ بەڵگەنامەیەکی فەرمیان نییە ئەو دەست بە سەراگرتنی زەوە کشت و کاڵیەکان نایاساییە ئەوە پێچەوانەی دادگای تێهەڵچوونەوەیە ئەوان دەستیان بەسەر ئەو زەویانەدا گرتووە و ئێمە چەندین جار هەوڵمان نا لە ڕێگەی خێڵەکانەوە لە ئەنجومەنی پارێزگا لە ڕێگەی خورماتووە بۆ ڕێکەوتن لەگەڵ کوردی ئەگەر لە کاتێک بڕیار لە دادگا دەرچوو زەویەکان ڕادەست بکەن بڕیارەکانی دادگا بۆ بەرژەوەندی عەرەب دەرچوو بەڵام جێبەجێ نەکرا
كل ما يطلع منفذ العدل بەڵێ نەها کاتێک کە هەوڵی جێبەجێکردنی ڕێگریان لێ دەکرێت لە بەرامبەر جێبەجێکاری دادوەردەگیرێ دەستوەردانی سیاسی هەیە لەوانە برەمان دەستوەردانی یاسین داودی ئەندامی ئەنجومەنی پارێزگا کە ڕێگری کرد لە بەردەم پۆلیس ئێمە پەرا بۆ یاسا دەبین دەبێت کاتێک ئەو زەویە ڕادەست دەکرێت دەبێت نوێنەرانیان لەوێ ئامادە بێت لەگەڵ نوێنەری کشت و کاڵە ناڵێت خۆپشاندان هەبێت و ڕێگری لە جێبەجێکردنی یاسا بکرێت ئێمە پەنا بۆ یاسا دەبین ئێمە لە وڵاتێکدا دەژین کە یاساییە بۆک چۆنەوەی کە بەڕێز یاسین فەرمانبەرێکە کە پێی یاسا کار دەکات دەبێت ئەو یەکەم کەس بێ کە پاڵپشتی یاسا بکات ئەو دەزوەردانە سیاسیە لە دژی یاسا لە بەرژەوەندی پێکەوە ژیانی ئەهلی نییە ئێمە سەدان ساڵە دراوسێن و ژنخوازی لە نێوانمان هەیە لە ڕاگەاندنەکان هەمیشە باز لەوە دەکەن کە هێزە ئەمنیەکان هاتوون تەوقی ئەو گوندیان داوە هێزەکان چوون بۆ ئەو زەویانەی کە چێشیان لەسەرە و بڕیاری بڕێز زەها بەڵێ دادگا فەدەرالی نهات بەرژەوەندیە جۆتکارên عەرەب دە بریاردایە تەمام مادەم بەڵێ دێبەستی ساڵی 1960 مادەم دادگا فەدەرالی di derbarê dozê de biryardayê çima şazdê vê me hê لە بەرژەوەندی ئەو تەمامە لێ شازدê vê me hê careke din dadgeha xurmato dicive çima dadgeha xurmato dicive دەڵێ ئەگەر بەڵگەنامەیەک هەبێت دەیگەڕێنێتەوە بۆی بەبێ ئەوەی ئەوە ڕەچاو بکە کەمە کوردە یا عەربە یا تورکمانە دادگای فیدرالی بڕێز زەها çima piştî biryara dadgeha federalî şazdê vê me hê dadgeha xurmato dicive ji bo çi madem yekalî bûye ئەمە ئەم بانگەشێر ناڕاستە ئێمە وەک ئەوانی کە لە یاسادا کار دەکەین ئاگادارین ئەوان سکاڵیان لە دژی پارێزگار و وەزارەتی کشت و کاڵ و جوتیاران کراوە ئەوان بەرژەوەندیانەوەیان نییە یاسا دەڵێت ئەم سکاڵایە لەلایەن کەسانێکەوە تۆمارکراون کە بابەتەکە لە بەرژەوەندی ئەوانان نییە ئەمە سکاڵایەکی نایاساییە لە ڕووی ناوەڕۆکەوە چەندۆنم زەوی cihê nakokiyê heye ê ku nakokiyên Ereb û Kurdan li ser hene çend jê yekalî bûye bi rêz نزیکەی 2500 دۆنمە کە دەستی بەسەرداناگیرەوە کە لەلایەن دانیشتوانی تا 500 دەستان بەسەراگیراوە لەگەڵەوەی کە ئەوانەی دەستیان بەسەرداگرتووە لە دادگا زۆربەی ئەوەن لە یەک خانەوادە بوون. بله سر وی سبهه نونر کردان لانجمن پارێزگاها صلاحالدین میوان روداوی بو او دبیجه جارسریه هری باش صلح عشایریه جبر کو کرد بیجن ام جور ناچن عرب جید بیجن او زوی ایمنه صلح عشایری دبت جارسری گلو ببورن صلح عشایری دبت جارسری ئێمە پێمان وایە کە یاسا دەبێت ئەم پرسەیەک یاگری بکاتەوە ئێمە چوونەتە ژەڕکێفی یاساوە و هیچ دەسەڵاتێک لە سەر و یاساوە نییە. بەڵێ گەلێکی سپاس بەڕێز مەعەزەها پارێزەرێ پرسکرێکە جۆتکارên حلێوە و تەپە سەوز یê جۆتکارên عەرەب زۆر سپاس. بەرلەوەی کۆتایی پێبێنن بله کرم که من ڕێگەم پێ بدەن کرم که
قبل ما تختم ممكن دەمەوێت قسەیەک بڵێم من داوا لە ڕاگەاندنەکەم و سوێندیان بەوە دەخۆم کە بەو پیشەی کە هەیەە بۆی کە ڕاستیەکان وەک خۆی بجۆزنەوە ئێمە داوا دەکەین کە پارێزگاری لە ئاشتی بکەن و هاندان نەبێ بۆ هێزە ئەمنیەکان بۆ ئەوەی با یاسا ڕێڕەوی خۆی وەربگرێ با یاسا جێبەجێ بکرێ ئێمە لەگەڵ یاساین و لەگەڵ جێبەجێکردنی یاساین سپاس بۆ ئەم دیدارە gelekî spas em jî ji xwe wiha dikin bi rêz Mead Zeha parêzerê cotkarên Ereb yê li gundên Hilêwe û Tepesewz li Xurmato tu mêvanê me bû zor spas.